سەرکە جۆشێکی نەبێ من زرکە تاڵم بۆ چییە؟ دڵ کە هۆشێکی نەبێ شیشەی بەتاڵم بۆ چییە؟ دەرد و داغێکی دەرونی گەر ببێ با ڕەنگ و ڕوو سیس و مغبەر بێ کە ماڵم بوو جەماڵم بۆ چییە؟ تەجربەی عاشق بە سووتانیە کرد ئەو زاڵمە سەیریکەن ئێستا دەڵێ مشتێ زوخاڵم بۆ چییە؟ پێی بەسەرما ناکە بوومە خاکی ڕێی گەردم شکر گەیە داوێنی دەڵاڵی بای شەماڵم بۆ چییە؟ داغی سینە و پێچ و تابی دوودی ئاهم خۆ هەیە مۆر و توڕەی ئیمبراتۆر و قەراڵم بۆ چییە؟ خەڵق ئەوا مەجبوری دوو خۆخستنی خەڵقن بەجان من بەدڵ مەنفورمە ڕوتبەی جەجاڵم بۆ چییە؟ ماڵە پیتکێ نییە ماڵ و گەینە حاڵی خۆیە حاڵ من کەوا حاڵی بم ئیتر ماڵ و حاڵم بۆ چییە؟ پڕ بە پێ زنجیری شێتی داغی سەودا پڕ بەسەر سەیری حاڵی خۆمە سەیری زولف و خاڵم بۆ چییە؟ دەردەدار ئەڵبەت زوبانی دەرد و حەسرەت تێدەگا چاوی بیماری دەزانێ ناڵە ناڵم بۆ چییە؟ دڵگلە و شەکوەی لە ئەشکەنجەی عەزابی زولفیار کرد و وتی ئەدی زنجیری زاڵم بۆ چییە؟ حاڵە بەدحاڵی لە شوێن و ماڵە وێرانی لە دوو حاڵە بەدحاڵی لە شوێن و ماڵە وێرانی لە دوو مەحویە گەر ئەهلی حاڵی حاڵ و ماڵ بۆ چییە؟ سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی ئەزیز و خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان پڕ بێت لە خێر و خۆشی و بەرەکەتی ئیلاهی بەخێر بێن بۆ بەرنامەی ڕازی دڵان ئەو ڕازەی کە هەموو شەوێک لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست شتێک بۆ ئێوەی ئەزیز نوایانەکە خۆشەویستان ئەم شەو باس لە قوڵترین ئاستەکانی ڕوانین ئاستەکانی دیدگای بینین و تێگەیشتنەکەی ڕوانین لە خۆمان ڕوانین لە کەسانی دەوروبەرمان و ڕوانین لە ژیان بە شێوەیەکی گشتی مەولانە لە یەکێک لە حکمەتە قوڵەکانیە زۆر جوان ئەفەرمێ جوانی و ڕازاوەیی و نەخش و نیگاری سەرگۆزەیەک کاتێک کە سەرنجمان ڕائەکێشێ بۆ لای خۆی نابێ ئەومان بیر بەرێتەوە کە دوجار ئەوەی تینوێتیمان ئەشکێنێ ئاوی ناو گۆزەکەیە نەک گۆزەکە خۆی جا ئەگەر ورد بینەوە لەم حکمەتە قوڵە بەڕاستی ئەبینین کە گەنجینەیەکی زۆر قوڵە کە ئەتوانێ بەسەر ژیانی ئەمڕۆ جێبەجێ بکرێ مرۆڤێک کە بەڕاستی لە دنیای مۆدێرن و دیجیتاڵە هەموو شتێکی بۆ بەڕووکەش و دیوی دەرەوە بەداخەوە بەشێکی زۆر لە ئێمە بە تایبەت ئەتوانم بڵێم لای ئافرەتان بە جۆرێک گرنگی بە دیوی دەرەوە ئەدەین کە بەڕاستی ناوەرۆک و بەهاناوەکیەکان بە شێوەیەکی گشتی فرامۆش کراوە ئەم شەو وەک هەمیشە ئەمەوێ گەشتێک بکەین لە ناو گەنجینەی حکمەتی عیرفان و ڕۆحانی پیاوە گەورەکانمان بۆ ئەوەی ببینین چۆن ئەتوانین لە دنیایەکی سەراپا دیوی دەرەوە و ڕووکەشگەرادا گرنگی بین بە دیوی ناوەمان بەو جەوهەرە بە ئاوەکەی ناوگۆزەکە بە کورتی و بە کوردی خۆشەویستان و ئازیزان بەڕاستی یەکێک لە عاریفەکان شتێکی زۆر زۆر جوان ئەڵێ سوورەتی زیبای زاهر هیچ نیست
ئەی براوە دەرسیرەتێ زیبا بیاز ئەڵێ سوورەت و ڕووکەشی دیوی دەرەوەی فری و دەرانەی ئینسانەکان هیچ شتێک نییە ئەی برادەر ئەی براکەم بڕۆ بە دوای سیرەتی جوانە بگەڕێ نەک سوورەتی جوان ئەم حکمەتە بەڕاستی کە زۆرێک لە عارفەکان باسییان لێوە کردووە و مەولاناش زۆر بەجددی مەسەلەن لە زۆربەی شوێنە تەکیدی لێ کردوتەوە ئەڵێ خەڵکی وەک گوێزی لە تەنەکە نرا وایە ئەوانەی دەرەوەیان باشە بەڵام ناوەیان خراپە و ئەوانەی ناوەیان باشە دەرەوەیان خراپە کەم کەسەیە کە هەردوو لای باش بێ بەڕاستی هەروەکو حکمەتەی کە شێخی سعدی لە خزمەتانە باسم کرد سوورەتی جوان لەگەڵ سیرەتی جوان ئەگەر هەردووکیان یەکان گیر ببێ جوانترینی شتەکان بەڕاستی دەستە بەرەبن مەولانە دەگەڕنەوە ڕۆژێک لە بازار ئەگەڕا بینی گۆزەفرۆشێک خەریکی گۆزەفرۆشتنە و کڕیارێکیش هات و زۆر سەیری دیمەنی جوانی گۆزەکانی ئەکرد دوای ماوەیە گۆزەیەکی زۆر جوانی هەڵبژات مەولانە بە کڕیارەکەی وتی باشە بۆچی سەیری ناو گۆزەکە ناکەی ئێکێ ئەڵێ بۆ ئاو هەڵگرتن ئاخر گۆزە بۆ ئەوەیە کە بتانی ئاوی تیا هەڵبگری کڕیارەکە وتی چونکە گۆزەکە بۆ هەڵگرتنی ئاوە گرنگ ئەوەیە کە گۆزەیەکی جوان بێ مەولانە وتی بەڵام ئەبوو سەیری ناو گۆزەکە بکەی چونکە مەبەستی سەرەکی گۆزە بۆ پاراستنی ئاوە نەک تەنها بۆ جوانەکەی گۆزە فرۆشەکە کە گوێی لەم قسانە بوو گۆزەکەی لە دەستی کابرای کڕیارەکە وەرگرتەوە و وتی بەخوا ڕاستە منیش هەندێک جار گۆزەی لاواز ئەڕازێنمەوە هەتا ئەوەی کە کەس نەزانێ و ناتوانێ ئاوی لێ هەڵبگرێ یعنی ڕێگوەکو ئەم حاڵەتەی ئێمە خۆشەویستان لە عیرفانە گۆزە ڕەمزی جەستە و لەشی ئینسانە ئاویش ڕەمزی ڕۆح و ناورۆکی ئینسانە آخر ئەم جەستەیە بەچی ئەژی ئەگەر ئاوی زیندەگانی نەبێ آخر بۆیە مەسەلەن خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ وجعلنا من الماء كل شيء حي ئەوە بەڕاستی ئێمە تەنها بەهۆی ئاوەیەکەوە توانی ومانە تەواوی ژیانی زیندەوەرەکان و ئەوانەی کە زیندون لەسەر ئەرز بەرپا بکەین و ڕۆحیان بەبەراب بێ بۆیە جەستە چەند جوان و ڕازاوە بێ ئەگەر ڕۆحێکی پاک و نەجیبیتیانە بێ وەڵی هیچ سوودێکی نییە هەروەک گۆزەکە هەر چەنە جوان بێ بەڵام ئەگەر وەکۆڵێ ئاوی تیانە بێ یان نەتوانی ئاو هەڵبگریتایە چ سوودێکی هەیە بۆیە ئەو شعرەی کە خوێندمانەوە لە خزمەتانە کە جەنابی مەحوی زۆر جوان ئەفەرمێ سەرکە جۆشێکی نەبێ من زرکە تاڵم بۆ چیە دڵ کە هۆشێکی نەبێ شیشەی بەتاڵم بۆ چیە یعنی ئەگەر سەرجۆشێکی نەبێ لە زرکە تاڵێک زیاتر هیچ شتێکی تر نییە دڵ ئەگەر هۆشێکی نەبێ لە شوشەی بەتاڵ زیاتر شتێکی تر نییە بۆیە لە جێگەیشی ترا جەنابی مەحوی زۆر بە جوانی باسی ئەم ڕووکەشگەرێتیەمان بۆ ئەکە زۆر جوانە فەرمێ چه حاجەت نەرگسی مەستت بکەم وەسوی بە مەخموری کە چاوێ سوورمە کێشراوی خودایی بێ لە کل چ بکە وێنەی چاوێک کە سوورمە کێشراوە مەحوی لەم شعرەیە زۆر بە جوانی وێنای کردووە ئەڵێ آخر چ پێویستەکە چاوەکەت کە نێرگزی مەستە وەسفی بکەم بە مەخموری و بە مەستی و سەرخۆشی کاتێک چاوێک کە خوا خۆی جوانی کردووە خۆی ڕازانوێتیەوە بە سوورمەی خوایی چ پێویستەکە سوورمەی دەستکردی لێ بدەین ئەمە وێنەیەکی زۆر جوانە بۆ ئەوەی کە پێمان بڵێ خۆشەویستان ئەو جوانیەی خوا بە مرۆڤی بەخشیوە چونکە خوا فەرمێ وەلەقەد خەلەقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم بەڕاستی من ئینسانم لە جوانترینی جوانکان نەخشاندووە و خەڵق کردووە و دروست کردووە جوانی ڕاستەقینەی پێبەخشیوە ئەوەی دەرەوە ڕووکەشە پێویستی بە جوانکاری و ڕازاندنەوە نییە
جوانی ڕاستەقینە ئەبێ لە ناوەوەی ئینسانەوە بەڕاستی وەکوڵێ سەرچاوە بگرێ. بۆیە زۆر جار مەحوی کە باسی گەنجینەی شاراوەی پڕ لە بەهای ڕۆحی ئینسانەکانەکە لە ناوەوە زۆر جوان ئەفەرمێ ترسناکی و ناشرینی مار مەبینە بەڵکو و گەنجینەی گران بەها ببینە کە پڕە لە مرواری و لە گەنجینەی شاراوە. جا ئەو مەبەستەکەی بۆ ئەوەیە کاتی خۆی ئەگەر وەکوڵێ گەنجینەیەکیان بشاردایەتەوە لە بەرامبەر یا لە پەنایە مارێکیان دائەنا ئەڵێ تۆ ڕەزاگرانی و ناشرینی مار مەبینە ئەوە ببینە کە لە ناو گەنجینەکەیە هەیە. خۆشەویستان وەکۆی کە پێشتری شت ئاماژەمان پێکرد شێخی سعدی زۆر جوان باسی لەوە کردووە کە ئەڵێ بەڕاستی ئەبێ برادەر تێبکۆشی کەسێک کردەوەکانی باش نەبێ ڕواڵەتەکەی سوودی چییە؟ ئینسان ئەبێ بەڕاستی لەمەوە فێر ببێ کە هەر چیەک ئەکا بۆ ئەوە بێ کە ڕۆحی کەسێک ئاسوودە بکە. ئەگەر وانە بوو چ سوودێکیە چ کەڵکێکی هەیە دیوی دەرەوەی ئێمە بەڕاستی شتێک نابەخشێ بە بەرامبەرەکەمان. پاشایەک ئەویست کچەکەی بەشوو بە سێ کوڕی زۆر جوانی قۆزی ڕێکوپێک هات نەخوازبێنی. پاشا بەڕاستی نەیەزانی کامیان هەڵبژێرێ چونکە هەر سێکیان دەوڵەمەند و جوان و وەکوڵێ پڕ لە وزە و پڕ لە تاقە و ئەوە بوون. بۆیە داوای لە یەکێک لە وەزیرەکانی کرد و وتی وەرە تکات لێ ئەەکەم ئەم بابەتەم بۆ چارەسەرکە. ئەوی ژووتی باشە قوربان با هەرسێکیان بێن بۆ 3 ڕۆژ میوانداریان. ڕۆژی چوارەم کاتێک کە کچەکەت وەکوڵێ ڕازی کرد بە ڕێخستنی ئەو میوانداریە ئەو کاتە بەڕاستی خۆی باشترینیان هەڵەبژێرە و ئەیان ناسێتەوە. ڕۆژی یەکەم کوڕ جلێکی زۆر جوانی لەبەر کرد و چووە میوانداری. ڕۆژی دووهەم کوڕی دووهەم قسەی زۆر جوانی ئەکرد لە خزمەتی پاشایە و هەموو کۆشکی سەرسامی قسەکانی خۆی کردبوو. ڕۆژی سێهەمیش کوڕی سێهەمی هێنا کە خواردنێکی زۆر خۆشی هێنا کە بەڕاستی هەموو میرەکان و کەنیزەکان وکۆڵەیە چێژیان لێبرد. بەڵام ڕۆژی چوارەم هەرسێکیان چوونە لای پاشا و کچەکە بە باوکی وت یەکەمیان تەنها جوانی ڕواڵەتی هەبوو، دووهەمیشیان تەنها زمانی شیرین بوو، سێهەمیشیان تەنها دەستێکی بەخشندە و وەکوڵێ دەستاوێکی خۆشی هەبوو. بۆیە هیچ کامیان بۆ من بەڕاستی بە دەرناخوا چونکە هەستەکەم ناوەیان بۆشە. پاشا سەری سوڕماوتی ئاخر ئەی کەواتە کچم تۆ چێت بە پێ باشە چێ پەسەندەکەی؟ کچەکەوتی ئەو باخەوانەی کە لە باخچەی کۆشک کارەکە کە نەجوانە و نەزمانی شیرینە و نەدەوڵەمەندیشە بەڵام بەڕاستی ڕۆحێکی پاک و جوانی هەیە و دڵی پڕە لە خۆشەویستی و مێرەبانی و خێرخوازی بۆ هەموو کەس و بۆ هەموو گوڵەکان. ئەو ڕۆژانە زۆر بە مێرەبانیەوە خزمەتی گوڵەکانەکە و پەروەردەیانەکە. بەڵام بەداخەوە لە دنیای ئەمڕۆمانە زۆربەی کات بە تەواوی پێچەوانەی ئەوە پەیڕەوەکەین. خەڵک زۆرترین کات وزەی خۆیان بۆ ڕازاندنەوەی ڕووکەش و دیوی دەرەوە تەنانەت بەڕاستی لە بابەتە تەعەبودیەکانی شاوای لێ هاتووە کە دیوی دەرەوە بە خەرچەکەن لە کاتێکە هیچ گرنگیەکی بەناوەرۆک و دیوی ناوەوە نایەن. حتا میدیای کۆمەڵایەتی و ئەپەکانی وەک ئەنیستەگرام و تیکتۆک و سناپچات و هەموو ئەوانەی تر بەڕاستی بوونەتە سەکۆیەک بۆ فرۆشتنی ڕووکەش و دیوی دەرەوە. خەڵک ساڵان ئەژیان بۆ ئەوەی نیشانی بن نەک بۆ ئەوەی وەکوڵێها بژین. ئێمە وێنەیەکی خەیاڵی لە خۆمان دروست دەکەین لەم دنیا دیجیتاڵەیە، بەڵام بڕواتان هەبێ ژیانی ڕاستەقینەمان بەبۆشی و بە بەتاڵی جێهێشتووە. مەولانە حکمەتێکی زۆر جوانی هەیە، ئەڵێ جوانی باڵا و ڕوخسارت ئەوەندە گرنگ نییە، جوانی دڵ و ئەو تەعاملە ئەخلاقیانەی کە ڕۆژانە ئەیکەیت گرنگترە.
ئەو ئەڵێ فرۆشیاری گوڵ بە دەستێکی گەورە گوڵ ئەفرۆشێ بەڵام باخەوان گوڵ ئەڕوێنێ. ینی مەبەستەکە ئەوەیە کە ئێمە تا چ ڕادەیەک خۆشەویستان توانی ومانە ئەوەندەی کە گرنگی بە دیوی دەرەوەمان ئەین ئەوەنش دیوی دەرەوەمان بڕازێنینەوە. ئەگەڕنەوە شێخێک بخچەیەکی ڕەش و ناشرینی پێبوو کە هەمیشە لەگەڵ خۆیان ئەیهێنا و ئەیبرد، لەگەڵ خۆیان ئەیگەڕان. خەڵک زۆر پیان سەیر بوو بەڕاستی کە بۆچی ئەو بخچە ناشرینە هەڵ ئەگرێ و بە هیچ جۆرێک یعنی چۆنەڵێ ها دیوی دەرەوەی ناڕازێنێتەوە. هەر شتێکی زۆر زۆر تەبیعی بوو پێی. ڕۆژێ یەکێک لێ چووە پێشەوە لێی پرسی باشە یا شێخ ئەم بخچە زۆر ناشرینە چییە دایمە بەشانتەوەی بۆچی نایگۆڕی؟ بە شتێکی جوانتر باش نەبێ بخچێکی جوانترت پێ بێ. شێخ پێکەنی وتی بخچەکەی کردوانێ لە ناو بخچەکەیە شکۆفەیەکی زێڕینی جوان هەبوو کە بە یاقوت و زمڕوت ڕازابەوە. خەڵک سەریان سوڕما. شێخ وتی گرنگ ئەوەیە کە لە ناو بخچەکەیە چی هەیە، نەک بخچەکە خۆی. آخر بەڕاستی وەک چۆن ئینسان گرنگی بەناوەی خۆی بدا نەک تەنها دیوی دەرەوە، ئەمە ڕێگ ئەوەمان پێ ئەڵێ. بەڕاستی وەکوەڵێ ئێمە ئەبێت لەوە تێبگەین کە ئەوەی خزمەت بە بەشەریەتەکە ڕوشد و پێگەیاندن و وەکوەڵێ گەورەیی ئینسانە کاتێکەوە حتا تەمەنی باڵاەکە. دیقەتی ئەوەتان ناوە کاتێک پیاوێکی بە تەمەن لە ناو مەجلیسەکە ئەبێ و ئامۆژگاری خەڵکی ناو مەجلیسەکە ئەکا ئەڵێ بەڕێزان من سرم لەبەر هەتاو سپی نەکردووە. یعنی ئەوەی کە سپی کردووە ئەزمون و ڕۆژگارەکانی ژیانە، تاقیکردنەوە و هەوراز و نشێ و بەرز و نزمیەکانی ژیانەوای لێ کردووە ئەم کەسە بگاتە ئەو ئاستە. بۆیە ڕوشدی ئەم کەسە وەکوڵێ پێگەیشتنی ئەم کەسە لەو شوێنە لەو جێگەیە بەڕاستی مانایەکی گەورەتر و قوڵتر ئەدا بە ڕۆحی مرۆڤایەتی. خۆشەویستان، لە کۆتاییە ئەمەوێ بڵێم کە بەڕاستی ژیانی هەریشێک لە ئێمە و هەموو شتێکمان بەڕاستی بۆ بەڕووکەش و دیوی دەرەوە. سەدان فلتەر هەن بۆ وێنەکان، بەڵام هیچ فلتەر و ڕازانەوەیەک بۆ ڕۆحمان بۆ ئاکارمان لە ئارایانە. خەڵک دەیان کات ژمێر خەریکی خۆیانن بۆ ڕازاندنەوەی دیوی دەرەوەیان تەنها بۆ یەک وێنەی ئەنیستەگرام، بەڵام خولەکێک نایان بە تێفکرین لە کردەوەکانی ئەو ڕۆژەیان. مەولانا بۆیە پێمانەڵێ کە دوجار ئەوەی تینوێتیمانەشکێنێ ئاوی ناو گۆزەکەیە نەک گۆزەکە خۆی. ئاوی ناو گۆزەکە ئەو جەوهەرەیە، ئەوەیە کە بەهای ڕاستەقینە بە مرۆڤایەتی ئەبەخشێ. ئەوەی دوجار تینوێتی ڕۆحی ئێمە ئەشکێنێ جوانی ڕواڵەت و ڕووکەژ نییە بەڕاستی، بەڵکو جوانی ڕۆح و ئاکار و کردەوەیە. ئەوەی ڕۆحی تین و تێرەکە خزمەت و میهرەبانی و خۆشەویستیە. سپاس بۆ ئەوەی کە بینەری بەرنامەکەمان بوون. تا بە گەیشتنەوەیکی تر و سبەی شەو لە هەمان کات بە خزمەتانە گەمەوە. خوای گەورە پشتیوانتان بێ و یار و یاوەری هەموو لایەک بێ و خواتان لەگەڵ.